بەڵێ چیا بڕیارە کاتژمێر 2:30 دوای نیوەڕۆی ئەمڕۆ لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چارەشتر کۆبوونەوەیەک ئەنجام بدات. کۆبوونەوەکەی سەبارەت بە ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا و راپۆرتەکانی وەزارەتی تەندروستی دەبێت. من گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر ئاسۆ هەوێزی وەکو وتەبێژی وەزارەتی تەندروستی کاک دکتۆر ڕۆژی زلی کوردیت پیرۆز بێت. ماشەڵڵا جلەکە زۆر جوان لێ هاتووە سەرکەوتوبی. ئەگەر پێمان بڵێ راپۆرتی وەزارەتی تەندروستی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستا چی دەڵێن؟ ئەو هەڵسەنگاندنەی لەم هەفتەیە کراوە دۆخەکە چۆنە؟ بەڵێ سوپاس بۆ ئەو دەرفەتە هەروەک جەنابەت ئاماژەت پێدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا. ئەمڕۆ زۆر لە بابەتەکان تاوتوێ لەسەر دەکرێت. قۆناغی ئێستای کۆرۆنا بەتایبەتی دوای بڵاوبوونەوە و خێرا بڵاوبوونەوەی کۆرۆنا گۆڕاوەکە باس و خواسی کۆبوونەوەی ئەمڕۆ دەبێت لە زۆربەی سێکتەرەکان. طبعاً ئەکیدی ڕەوشی قوتابخانەکانیش گفتوگۆی لەسەر دەکرێت بە شێوەیەکی گشتی ڕەوشی هاونیشتیمانیان خێرایی بڵاوبوونەوە ئەو ڤایرۆسە ئەمانە هەمووی باسی ئەمڕۆ دەبن. هەروەک دەزانن ژمارەکان لە بەرزبوونەوەی بەداخەوە ئەمەش طبعاً هۆشداریماندا بوو لەسەر خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی گۆڕاوی کۆرۆنا. ئەگەر طبعاً ئاماژەمان بەهۆشدا بوو کە شەپۆڵێکی مەترسیدار هەیە، بەڵام کەمکردنەوەی مەترسیەکان ینی پێیوەستە بە پابەندون بە ڕێنماییەکانی تەندروستی. ئەم دۆخەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان سەبارەت بە کۆرۆنا، ڕەوشی قوتابخانەکان، هەموو شوێنە گشتیەکان، خاڵە سنووریەکان، طبعاً شێوازی هاتن و چوون و طبعاً هاتوچۆکردن لەگەڵ هەرێمی کوردستان، ئەمانە هەمووی گفتوگۆی چڕی لەسەر دەکرێت. بە ناوەندەکانی خوێندن ئایا ئێستا ئامارەکان هەڵسەنگاندنی ئێوە بۆ ناوەندەکانی خوێندن زیادی کردووە لە ناوەندەکانی خوێندن بەتایبەت؟ بەڵێ دەتوانین بڵێین ینی ژمارەی توشبووان هەیە لە ناوەندەکانی خوێندن و پێشتریش ئاماژەم پێدا بوو بەوەی لەبەرەوەی کە ینی پرۆسەی خوێندن دەستی پێکردەوە وەکو هەموو دەوامی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی متەوەقعە، ینی شتێکی نامۆنیە ئەگەر ئەمە حاڵەتی پۆزتیڤمان هەبێ لە ناو قوتابیان و مامۆستایان. بالفعل قوتابخانە هەبووە داخرا، قوتابخانە هەبووە ئێستش داخرا، قوتابخانە هەبووە داخرا و دوای پاش تاقیمکردنی کرایتەوە. ڕێژەی توشبوون هەبووە، ینی بەڵام بەو شێوەیە زۆر مەترسیدار نەبوو لەو ماوەی ڕابردوو کەڕۆیی. تەقیم ئێمە هەڵسەنگاندنی ئێمە لەسەر ڕۆژی قوتابخانەکانیش دەدرێت نەکرد لەسەر ڕۆژی کۆرۆنا بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان، بەڵکو لەسەر ڕۆژی قوتابخانەکانیش باز دەکرێتن و هەڵسەنگاندنەکە دەکرێت وەکو وەزارەتی تەندروستی هەڵسەنگاندن دەکەین، ینی کاری ئێمە هەڵسەنگاندنی ڕەوشەکەیە بڕیاری کۆتاییش لەلایەن ئەنجومەنی باڵاوە دەدرێت. سەبارەت بە نەورۆز خەڵکێکی زۆر پرسیار دەکات لە ئێستادا خۆی ئامادە کردووە وەک تۆزلی کوردیان کڕیوە و پێت وایە نەورۆز ئەمساڵ دەکرێت هاوڵاتیان دەتوان بستنە دەرەوە یاخود ئەگەریەیە قەدەغی هاتووسە ئەوانە ڕابکەن؟ بڕیاردان لەسەر ڕەوشی کۆرۆنا بە شێوەیەکی گشتیە و ئیزراعاتانەی کە دەکرێت دەگەڕێتەوە سەر ئەو دۆخی ئەو کات، ینی ئەو کاتی کە دۆخەکە چۆن ینی مامەڵی لەگەڵ بکەین. ینی ئەمن لەگەڵ جەنابەت وای ئێستا قسە دەکەم ناتوانین بڵێن هەفتەی داهاتوو ئەو بڕیارە دەدەین، چونکە دائیمەن ڕەوشی کۆرۆنا بە بەردەوام لە گۆڕانکاریدایە. ینی ڕۆژێک مەسەرەن حاڵەتی زۆرمان دەبێت و ڕۆژێک تۆزێک کەمتر دەبێتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی حاڵەتەکان بەرەبەرە ڕوو لە زیاد بوون دەکات. طبیعی یادەکانی ئاداری نۆرۆس طبعاً گرنگێکی تایبەتی هەیە لە خەڵکی بەتایبەتی خەڵکی هەرێمی کوردستان و باشووری کوردستان. ئێمە تاوەکو ئێستا کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم ینی پێشنیاری وەمان نەکردووە قەدەغی هاتوچۆ هەبیتن، بەڵام وەکو گوتم بڕیار و ڕێکارەکانی کە دەژیرێتە بەر لە ڕەوشی کۆرۆنا بڕیارەکان ئانیە، ینی ناتوانم پێت بڵێم ینی ڕۆژێک پێش یادەکانی نەورۆز چ بڕیارێک دەدرێت، بەڵام دەگەڕێتەوە سەردۆخی کۆرۆنا و بەڵاوی کۆرۆنا لە هەرێمی کوردستان. بەڵێ وەک دکتۆر ئاسۆ هەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی باسی کرد، ئەوان هەفتانە هەڵسەنگاندن بۆ دۆخی توشبووان و ئامارەکانی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا دەکەن و ئەوان هەڵسەنگاندنەکە دەکەن بە راپۆرت و راپۆرتەکە ئاراستەی لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەکەن. بە خۆشی باسی کرد بۆ نەورۆز تا ئێستا هیچ پێشنیاریان نەکردووە بۆ بڕیاری قەدەغا، بەڵام نازانن بە هەفتەی داهاتوو چی دەبێت. بەڵێ